هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ ئەم ئامێرانەی تەلەڤیزیۆن لە ستودیۆکەی ئێمە دانراوە لەبەرەوەی کە ئەمڕۆ لە ڕۆژمێری جیهانیە وەک ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن دەستنیشان کراوە. جا ڕۆژێک لە ڕۆژان بێگومان ئەزانن کاتێک کە تۆ سەردانی هەر ماڵێکت ئەکریان لە هەر ماڵێکا بایەتی هەمووی بە دەور تەلەڤیزیۆنەکەەوە کۆ ئەبووە تا بەدڵ کاتانای کە بەرنامەیەکی تایبەتی هەبووە یان درایمایەکی تایبەتی نیشان بدایە. بەڵام ئێستا بەم شێوەیە نەماوە جێگرەوەی زۆر بۆ ڕکابەرێکی زۆر بووە. جا ئێمە ئەمانەت لەسەر ئەم بابەتە بدوێن کە خۆی یەکەم جار گرنگی ئەوەی کە ڕۆژێک بۆ ئامێرێکی لەم جۆرە دیاری کراوە ئەگەڕێتەوە بۆچی ڕکابەرەکانی لە ئێستاە تا چەند توانین یانە چۆکی پێدابێت لەسەر ئەم بابەتانە دوێن هەر بۆیە میواندارەتی بەڕێز مامۆستا مەهدی عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان ماستەریان هەیە لە کۆمیونیکیشنە. مامۆستا مەهدی سلااوی لێبێت زۆر بەخێر بێ مامۆستاگیان. زۆر سوپاس بانیتان باش بانی بینەرانیشتان باش. بەوانە بەڕێزیش باش. مامۆستا کاتی باسی تەلەڤیزیۆن ئەکەین ئەبینین ئێستا ڕکابەری یەکجار زۆرە بەڵام ڕۆژێک لە ڕۆژانیان ئەو ڕۆژەی کە ئەم ساڵیان بۆ دەستنیشان باڵێن ئەمڕۆیان بۆ دەستنیشان کرد 21 مانگی نۆڤەمبەر لە کاتی خۆیان ئەوترا گرنگترین و کارتێکەرترین ئامێرە بۆ گەیاندنی پەیام. بەڵام ئێستاش کە ئێستای ئەبینین هەر ڕۆژەکەی بۆ تەرخانەکرێەوە هەر کە باسی تەلەڤیزیۆنیش ئەکرێت زۆر بەڕێز و بە شکۆوە ناوی لێ ئەبرێ هێشتا سەرباری ئەوەی کە ڕکابەریە. خۆشە بەڕێزت لەسەر ئەم بابەتە قسە بکەی. ئامێری تەلەڤیزیۆن لە ئێستای دەوری تا چەند هەیە؟ ئەم شکۆیە یان ئەم ڕۆژە بۆ هێشتا ماوە؟ بەڵێ دیارە دەستان خۆش بێ بە تایبەتی ئەم چەند ئامێری تەلەڤیزیۆنەتان لێرە داناوە بۆ خۆی تر هێمایەکە بۆ ئەم ڕۆژە نەکەل لە هەرێم لە هەموو دنیادا تەلەڤیزیۆن دەزانین چ پێگەیەکی هەیە وەکو شاشەیەک سیر ناکرێت وەکو ئامێرێک سیر ناکرێت بەڵکو وەکو پەیوەندیەک ینی ئەم کۆمونیکیشنێک کە لە نێوان خودی ئەم ئامێرە لەگەڵ بەرامبەرەکەیدا کە ئەو پەیوەندیە دروست دەکەن ئەو کۆمونیکیشنە دروست دەکە. دیارە تەلەڤیزیۆن بۆ زۆربەی کاتەکان بەکاردێ بۆ ئەو کاتانەی کە مرۆڤ خودی خۆی تووشی خەمۆکی دەبێت بۆ خەمڕێوێنی خەمەکانی کە ئێستا لە دنیادا ئیشی لەسەر دەکرێت. لەوانەیە من نمونەیەکی زیندوم پێبێ ئەمەم کاتێ لە 2003 خوێندکاری ماستەر بووین لە سارزبۆرگ لە نەمسا شش خوێندکار بووین 4 خوێندکار کە ئەویان لەسەر کرد بوو ئیشان لەسەر بابەتەکانیان دەکردیان ناو نیشانەکان 4 لەسەر تەلەڤیزیۆن بوو یعنی 4 لەسەر تەلەڤیزیۆن خودی پرۆفیسۆرەکە لەوانەیە بەدەیان پرسیاری لا دروست بێ بۆ ئێمە ئەوەندە لەسەر تەلەڤیزیۆن قسە بکەین کە ئێستا بەرەو قۆناغێکی کە دەڵێن کە ئینتەرنێتە کە هەموو کەسێک دەتوانێت ئەمەی هەبێت ینی ئەم تەکنۆلۆژیایی کە بەرەو پێشەوە دەچێتەوەوانە. بەڵام هەر چواریان دیارە کە بابەتەکانیان دەستنیشان کرد و کاتێک کە بابەتەکانیان پێشکەش کرد ینی ڕاستی هەر یەکە و بابەتێک بوو ینی کەواتە باسی گرنگی تەلەڤیزیۆنی دەکرد نەک لە ئێستا لە ئایندەدا بۆ 20 ساڵی کە یەکێک لەوانە تەلەڤیزیۆن بۆ کەسانی کە دەستنە تەمەنەوە لەوانەیە ئیتر لە ماڵەوە دادنیشن بەدەیان ئیتر ئەم بۆشە ئاشتن هاوڕە دەبێت بۆ نمونە ینی هەر یەکە و بە جۆرێک ینی کەواتە تەلەڤیزیۆنێک بۆ 50 ساڵ و بۆ 100 ساڵی ئایندەش من پێم وانە کەم ئامێرە بێ بتوانێت ڕکابەرێکی بۆ دروست بێ. دیارە زۆر هەوڵیش درا تەلەڤیزیۆن لە ڕێگای مۆبایلەوە ئێمە ئەگەر ئەو بابەتە باسکەین کاتمان زۆر پێویستە بەڵام تەنانەت ئەمڕۆ وەکو ئەم ڕۆژە کە باسی دەکەین باسی گرنگی تەلەڤیزیۆن دەکەین نەک وەکو کاریگەشی کاریگەری دارە زۆر بابەتێکە زۆر قوڵترە لە ئەمریکا گرنگی خۆی هەیە بەڵام گرنگی تەلەڤیزیۆن ڕۆژ بڕۆژ ئاماژەکانی زیاتر دەکەوێت چونکە خوێندن لەسەری بەردەوامە لەک لە لای ئێمە لە دنیادا بەدەیان ئێستا کە دکتۆرا و ماستەر دەکرێت لەسەر تەلەڤیزیۆنە ئەگەر بیبرین لە ڕووی تەکنیکیشەوە زۆر ئەم ئەوەی پێ دەکرێت بەردەوام لە بەرەو پێشوندایە ئەو ئەم گەشەکردنی تەلەڤیزیۆن لە ڕووی تەکنیکەوە لەوانەیە لە هەموو کاتەکان ئێستا زیاتر بێت تێچوێکی زۆری لەسرە و لە هەمان کاتیش لە هەمان ئەو پارە و خەڵکی زۆر دەیکڕێ ینی ئێستا کە دەبێت بە فۆڵد وەکو ئێستاکە لەناو مۆبایلی زیرەکدا هەیە ئێستا دەمێکە لە ئەوروپایە کە دەنوشتێتەوە کە نازانم چییە بۆ هەر شوێنێک حەزی لەبێت لەگەڵی دەبیان کاتێکە ئەو نەبێ یان دەبێت لە هەموو ماڵێکدا هەبێ ینی تۆ ئەگەر هەساوەکو ئێمە ئەو کاتێکێک لە باسکردنەکان کە زۆر گرنگ بوو هەرج ماڵێک کە دیزایانی ماڵەکەی دەکرێت دیزاینەکان جارە شوێنی تەلەڤیزیۆنەکە دیاری دەکەن لەکوێدا بێ چۆن بەرامبەر بەوە دانیشێت چۆن لە بەرامبەر ماڵەوەدا ینی بۆی کەوا بتوانێت چۆن خۆشیێک لەوە وەربگرێت کاتێک ئەو بەرنامانە گرنگی ماڵەکان گرنگی ماڵەکەی بەڵێ جاتۆ بهێنە بەرچاوی خۆت خۆ هیچ تەلەڤیزیۆنێک بە بەلاژ نییە لە سیرکردی بە بەلاژ نییە هەموو پارەیەکی زۆری تێدەچێت بەڕاستی ینی ئێستا تۆ لە براتی چونکە شارەزایی ئەومان هەیە لەسەر باسی سێ وڵات ئەڵمان زمان دەکەین کە نەمسا و سویسرا و ئەڵمانیایە یعنی تۆ مانجی ئیجباری بۆی کە تۆ مانجی بۆ $30 بۆ $40 مانگانە بدەی کە سەری تەلەڤیزیۆن دەکەی ینی کەواتە هەموو کەسێک ئامادەیە ئەم پارە بدە و هیچ کەسێکیش خۆی لێ نادزێتەوە ینی کە باسی ئەوروپیەکان دەکەم چونکە کە دەزانێت کە شتێکی گرنگە کە شتێکی پێویستە ئەو بەرنامانە
سەلا خۆشمان خەریکە وردەوردە بەرەوە هەنگاوە هیوادارم بەڕاستی هیوادارم چونکە ئەم بەرنامەە بە ئەو بەرنامە و جوهدی ئەوە بە ئاسانی نایەتە بەرهەم یعنی دەبێ هەموو ڕێز بۆ هەموو جوهدێک دامریان ئەو بەرنامانەی کە تایبەتن بە تەندروستیەوە ئەو بەرنامانەی کە تایبەتن بە جۆری خۆراکە ئەو بەرنامەی کە تایبەتن بە خودی مرۆڤ خۆیەوە کە چۆن لە ڕووی دەرونیەوە چۆن خۆی ئارام کاتەوە سەدان بەرنامە هەیە کە دەکرێمە سەیری بکەین گەنج بۆ نمونەیەکێک بوو لەوانە بوو کە وەکو ڕکابرێک کە جەنابەت ئاماژەت پێدا کوتی ئێمە لە دوای ئەوە لە دوای ئەم گەشتکردنی تەکنەلۆجیای لە ڕێگای مۆبایلەوە ئیتر دەتوانین سەریاریەکان بکەین وەرزش بۆ نمونە بەڵام جارێکی کە ئەوە نەبوو بە هۆکارێک هەمووی گەڕایەوە سەر تەلەڤیزیۆن شاشەکان مام سامادی تێڕبانی جیاوازی شێ لەسەر بۆچوونی کە باست کرد دەڵێت ئیتر شاشەکان شاشەی تەلەڤیزیۆنەکان باوی کێوتۆیان نەمادینەوە نێو شاشەی مۆبایلەکان ینی تەنانەت لەو ماوەی پێشوە راپۆرتێکم بەرچاو کرد لێکۆڵنەوە بۆی ئێستا لە 180 بینەر لە ڕێگەی مۆبایلەکانەوە کە داتاکە کەمێک جێی پرسیار ینی گومانایی بوو تۆ خۆت پێت وایە هەر بە شەوق و زەوقی شاشەی تیڤیەوە نی ئێمە لە مۆبایلەکانیشمانەوە تەماشای تیڤیەکەی هەر بە دڵنیاییەوە کاریگەری ئەو نییە نەخێر زەن چۆن هەموو کاریگەری تەلەڤیزیۆنەکە دەڵێن ڕێگەوەیە بە دڵنیاییەوە ئێمە لە وڵاتی ئێمە دەلەوانی بۆچوونەکان یان هەندێک شت هەیە جیاواز بێ لە هەموو شتێکدا حتمەن دوو بۆچوون هەیە بۆچوونێکیان بۆ نمونە لەوانی بۆچوونێک هەیە دەڵێ خودی گەشەکردنی تەکنەلۆجیا دەبێتە هۆی دابڕانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەندێکی شێ دەڵێ بە پێچەوانە دەبێتە هۆی هۆکارێک بۆ بەرەو پێچوونی پرۆسی دیموکراسی لە دنیادا هەردووچیان ڕاستن خۆی چی ئەمە هیچیان هەردووچیان ڕاستن و هەردووچیان دەکرێت کاریان لەسەر بکەین فکرەکە لەوەدایە ینی ئەو بۆچوونێکە باسی ئەمەی کە تەلەڤیزیۆن خودی خۆی سەلماندووە کە دەتوانێت تەنانەت جێگرەوەی نیە ینی ئەمە بۆ 50 بەدەیان توێژینەوە لەسەرەوە کراوە بۆ نمونە ڕۆژنامە لە وڵاتی ئێمەدا نەماوە بەڵام لە وڵاتانی دنیادا ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندایە لەوانەیە بۆ 6 میلیارد بۆ 4 میلیارد نەفەر باشترین وەسیلە بێ بۆ ئەوە تا ئێستاش کە ڕۆژانە دەردەچێت مەسەن باسی وڵاتێکی وەکو نەمسا دەکەین 8 ملیۆن ئێستا ڕۆژی 3 میلیۆن ڕۆژنامەیەکیدا دەردەچێت یعنی نەکرد تەلەڤیزیۆنی هەموو ماڵێک لەوانەیە بۆ تەلەڤیزیۆنە کە دوانیشی هەبێتەوە بەڵام پرسیارەکە لەوەدایە کە ئایا ئێمە بەحسێکمان هەیە لەسەرەوەی کە خەڵکی مرۆڤی ئێمە چەند کات لەسەر تەلەڤیزیۆن بەسەر دەبایە سەعاتێکە 20 دقەیە نیو سەعاتە هەموو ئەمانە گرنگی بۆ دەدەن ئێمە کە بتوانین ئایا تەلەڤیزیۆن کاریگەری چەندەیە گرنگی تەلەڤیزیۆن داخوا چەند بۆ مریمە کە بتوانین چەند سەیری بکەین نەک لەسەر ئەوەی کە ئێمە بین ئەم بۆچوونێکەیە بڵێن وەڵا ڕێگای مۆبایلەکانەوە هەموو ئەم مۆبایلانی یعنی تاوەکو ئێستا بۆ نمونە وەرزش ینی لە ڕووی هۆکارە تەندروستیەکان ئەمەی کە زۆر گرنگن ئەوە نیە بابەتە کۆمەڵایەتیەکان هەتاوەکو ئێستا لە ڕاستە لە شاشەکان بچووکەکاندا هەیە بەڵام لە شاشە گەورەکاندا تێڕوانینێکی کە هەیە ئەنجا دووبارەی ئەوە تا ئێستا تەلەڤیزیۆن وەکو خۆی وەکو وێنە و هەواڵ و کە هەموو جوڵەنەرە باشترین سەرچاوی باوەڕ پێکراوە بۆ ئەوروپیەکان یعنی ئەمە لە ئەمریکا لە ئەوروپا لەوانەیە خۆمان ئەوەندە ئەومان نەبێت یعنی ئەوەندە مۆت کۆمونیکیشن ئەوەندەی کە ئیمانمان بە قسەیەکە کە جۆمان لێ دەبێت لەوانەیە لە تەلەڤیزیۆن و لە هەواڵەکاندا لەوانەیە کاریگەری بەسەرێمە بەجێنیە سیاست و بزنسیشی پێواکرێت بەڵێ چونکە زانی بۆچی زۆر باسانی دێتە بەردەستمان هیچ پارەیەکی بێنادەین ینی وە بەڵام من کە لە ماڵەوە لێوێ سەیرم کرد کە بەرنامەیەکی تەلەڤیزیۆن هەیە هێندێک بەرنامە هەیە بە تایبەتی بۆی دادەنیشم کاتی دەوێ لەوانەیە موڤیەک بێ کفیلمێک بێ زۆر سەرنجم ڕاکێشم ئێوارەیە سەیری دەکەم هەموو ئەوانە بەڵام چونکە بە ئاسانی دێتە بەردەست لەوانی بۆچوونێکی کەمان هەیە بەڵام لە تێڕوانینێکی زانستیەوە بەڕاستی ڕاستە ڕکابەری زۆرە بەڵام تاوەکو ئێستا جێگرەوەیەکی نییە چونکە هەتاوەکو ڕۆژنامە جێگرەوەی نییە ڕاستە ئێمە سایت ئەلکترۆنیمان هەیە ئەمە ئەوەمان هەیە ئەوەمان هەیە بەڵام هەتاوەکو ئێستا دەبینین کە ئیش لەسەرەوە دەکرێتکە چەند گرنگەنەوەیە کە بتوانیان تەلەڤیزیۆن گرنگی خۆی چەندە بۆیە ڕۆژ بڕۆژ دەبین هەتاوەکو تەکنەلۆژیاش تەلەڤیزیۆن باریکتر دەبێتەوە ڕق و ڕە و شەونەقی زیاتر دەبێت ویستمە پرسیارەکەم بەشێکی پەیوەندی بەوە نییە کە تەلەڤیزیۆنیش ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ تەکنۆلۆژیای هەنگاوانێت سەردەمانێک لە ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردووە ئەگەر خێزانێکدا بنیشتابایە کەس تا هەستە کوڕمەوە تەلەڤیزیۆنەمان بۆ گۆڕ و چەناڵەکە بووە ئەگەر بێرت بەیان دوگمە بۆ تەلەڤیزیۆنانێکی ئێستا لە بەردەستدا هەیە ڕەنگە بۆ کاتە بیرمانەوە کە بێتەوە زۆ بڵێ ڕۆژە لە ڕۆژان لە شوێنی خۆمان بتوانین تەلەڤیزیۆن بگۆڕن کە ئێستا هەمی بۆ بە ڕیمۆت کۆنتڕۆڵ و ڕیمۆتیش نەما ئێستا بۆ بە چەقەنە و هەموو بەدەست ئێستا هەیە ینی لەسەر لە کوردستان تەلەڤیزیۆنێک هەواتوانی بیان گۆڕی هەر بەدەست زۆر زۆر بەشێکی پەیوەندی بەوە نییە کە تەلەڤیزیۆنیش توانێتی لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمیانی تەکنەلۆژیا خۆی بگونجێنێت بەدڵنیاییەوە خۆی تەکنەلۆژیا لەگەڵ هەموو لەگەڵ چی لەسەر دەمی لەس ئەم گۆڕانکاریانێ ئەو گەشەکردنی کە ڕوودەدا لە ناو مرۆڤدا ینی هەموو یەکێک لەو هەتاوەکو مۆبایلەکان بزانین دەخوا چەند گەشیان کرد لە خێرایەکی زۆردا تەلەڤیزیۆنیش خودی خۆش لە پەنجاکانەوە سەیریکەین لە پەخشی یەکەم کە
باسی 300 کەسمان کردو بە بە 300,000 لە ماوەی چەند ساڵێکدا بوو بە 7 ملیۆن ینی لەوەدا نەبوو ئەم گەشەکردنە دڵنیاشم لەوەی کە ئەم گەشەکردنە تەلەڤیزۆنیان تەکنەلۆجیا سوودێکی زۆری وەرگرتووە ینی هەر بۆ خۆی بزنسێکی زۆر زۆرگەڕی لەسەر دەکرێت تا ئێستا تەلەڤیزۆن هەیە تۆ بە پارەیەکی کەم دەکرێت بەڵام ئێستاش بە پارەیەکی زۆر خەیاڵی تۆ شاشەیەکی زۆر زەبەلاح دەکەی لە ماڵەوە دایدنی ئەنجا دووبارە ئەوەی موڤیەکان ینی ئەم سەردەمی ئەم فلیمە تازانە و هێندێک بەرنامە هەیە کە کوالیتی ئەو 4K و کە تا ئێستا ئەو HD و 4K ئەوانە هەموو لە تەلەڤیزۆندا ڕنگدانەوەیکی زۆر گەورەی هەبووە ئەگەر ئەم قۆناغا بەسەر چ قۆناغەیەکی کە دێت هەموو ئەم تەکنەلۆجیا وای کردووە کە تەلەڤیزۆن هێندێکە خۆشەویستتر بێ لای خەڵک ینی تۆ گەسەری دەکەی بۆ بازارەکان لە دنیادا ئەوەندەی خەڵک سەری تەلەڤیزۆن دەکات چی بکڕێت و سەری لەوانەیە بەرهەمە تەکنۆلۆژیاکانی کە بەس تەکنۆلۆژیات کرد بە ڕێزت مامۆستا مەهدی ڕاستە ئێستا زۆرێک لە کەسەکان هەوڵەیەن نوێترین مۆدلەکانی تەلەڤیزۆن بیکڕن زۆر گرنگی پێ ئەیان چی لە جی سەردەمیانەترە ئەوەی ئەکڕن بەڵام لەگەڵ هەموو ئەوانیان ناتوانن هێشتا هەر چاوپۆشی لەو بابەتە بکەین ئەو کاتژمێرانەی ڕۆژ کە جاران خەڵک بە دیاری تەلەڤیزۆنەوە بەسەریان ئەبر ئێستا زۆر کەمی کردووە ئێستا ببینین هەر ئامێرەکەی بەدەستیانەوە ئەوەنەی لەسەر ئەم ئابرە کات بەسەرەبن ئەوەنە بۆ تەلەڤیزۆن کات بەسەر نابن خۆی ڕۆژێک لە ڕۆژگارەکان کاتێ تەلەڤیزۆن هات جێی رادیۆی گرتەوە لە بەرەوەی کە رادیۆ تەنیا دەنگ بوو بەڵام ئەم تەسویریشی لەگەڵا بوو بەڵام ڕکابەرەکەی ئەم هەموو مەواسفاتی ئەمی هەیە ناتانوانیە ڕۆژێک لە ڕۆژان دوور نییە ئەگەر بەڕاستی بۆ نمونە تەکنەلۆژیا مۆبایل زیرەکەکان ئەمانە توانیان وا بکەن تەلەڤیزۆن لەوانەیە زۆر ئیتر وەک ئێستا گروتینی خۆی نەمێنێت زۆر وەک ئێستا گرنگی خۆی پێ نەدرێت دەست خۆشێ پرسیارێک تا سەر ئێسقان جوان تا پرسیارێک بەڕاستی ینی زۆر مناقەشەیەکی گفتوگۆیەکی زۆر زانستیانە زیاتردا و هەڵدەگرانی ئەو پرسیارە ئێمە سەری تەلەڤیزۆن وەکو ئامێر نەکەین تەلەڤیزۆن دەبێت سەیری بکەین وەکو ئەوەی کە چێ بەرنامە چێ تەلەڤیزۆن بەڕێوە دەبا چێ بەرنامەکان چین بۆچی تەمەنێکن بۆچی تەمەنێکی جیاوازن وە ینی ئێستاش کە ئێمە ئەم تەلەڤیزۆنانەی کە لە دەرەوە دەیبینم ببوو لە من بەراوردکاری ناکەم بە هیچ شێوەیەک بەڵام هیچ بەرنمەیەک لە 6 بۆ 8 ملیۆن کەمتر ممکن نییە کە کەمتر بینەری هەبێت بۆی کە چونکە ئەگەر ئەم بینەری نەبێت ئەم بەرنمەیە خۆی ناگرێت سەر ناکەوێت ئێمە بزانین دەخوات چی پێشکەش دەکەین تەمەنەکان چۆن جیاوازکەینەوە نییە بەچێ بڵێین کە ئێمە ئەم بەرنمەیە بۆ چیە بۆ مناڵە بۆ تینەجەرە بۆ گەنجە بۆ ئەوانی کە لە تەمەنێکی ناوەڕاستدان بۆ سەروترە هەموو ئەمانە دەبێت جیا بکەینەوە ئێمە کە توانیمان ئەوە بکەین ئەنجا ئەم کاتە دەتوانین بزانین دەخوا بینەری ئێمە چەندە بینەری تەلەڤیزۆن چەندە بەڵام ئێمە بەرنمەکان هەمووی بە شێوەیەکی کلاسیکی دووبارە بکەینەوە هیچ شتێکمان پێ نەبێت یعنی ئەم کاتە نیە لەوانەیە خەڵک دوور دەکەوێتەوە لە تەلەڤیزۆن وەکو چۆن ئێستا لە ڕۆژنامە دوورکەوتوێتەوە ئەنجا ئێمە دەبێت کللتورێک یعنی بتوانین بەڕاستی ئەمە ئەرچی تەلەڤیزۆنەکانە ئەم تەلەڤیزۆنانی ئێستاژ و ئەم ڕکەبارەی کە هەیە ئەم ڕکەبەریانە تەکنۆلۆژیا زیاتر ڕۆڵێکی گرنگی هەیە تاوەکو خودی کەسەکان ینی وە تۆ پێویستە بۆی بێژەرت چەند دەبێت لە ڕووی تەکنیکی دەنگەوە چەندە سەرنجڕاکێژە هەموو ئەوانە کاریگەریەکی زۆریان هەیە بۆ نمونە لەوانەیە بێژەرێک ئێستا ئەمانەی کە من کەم ئەویان دەکەم با ناونێنم بەڵام لەوانەیە خودی ڕئیسی وزەران ڕاوێژکاری ئەڵمانیا پێی خۆش بووبێ کە بچێتە لای یەکێک لە بێژەرەکان چاوپێکەوتنی لەگەڵ بکە ئەم کاتە لەوانەیە بۆ 10 ملیۆن بۆ 15 ملیۆن بۆ 20 ملیۆن بینەری دەبێتەوەوانەوە نیە لە بەرنمەکەی جەنابتان ئێستا وەکو کولتورێک لە کوردستانی نوێ لەوانەیە خەڵکانێک تا ئێستا ئیتر ئەم ڕۆژە چاوەڕێ دەکا بانی زوو لە خەوڵدە سێری بزانە دەخوا لە ڕۆژێکی نوێ چی دەگوزارێت چی باز دەکات مثلا بۆ نمونە ئاگام لێ بۆ باسی ئەڤۆکاتۆتان کرد چەند میوەیەکی گرنگە لە دنیادا لەوانەیە ئەمەدا هەمووی زۆر گرنگن ینی بۆ خۆی ئەگەر تەلەڤیزۆن نەبێ لەوانەیە تااقەتی سەرچی ئەوانەی نەبێ ئەنجا چێن ئەمانی کە ڕکابەری تەلەڤیزۆن دەکەن تۆ دەبێت سەرچی شتێ بکەی لەوانەیە خەڵک بە خاڵیدانەیە ینی لەمێ ئەوەیدا نەبوو بێت کە باسی ئەڤۆکادۆ بکەن باسی هەر میوەیەکی کە بۆ مرۆڤ چەند تەندروستە هەموو ئەوانە پرسیارگەلێکن بەڕاستی کە پرسیاری لێ بکەین بۆ ئەوە بەڵام ئێمە گرنگ ئەوەیە بتوانین چۆن بتوانین لەگەڵ خەڵکێک زەوق و نەستی لەگەڵ تەلەڤیزۆن چۆنە چۆن ئاماژەی بکەین چۆن دەستنیشانی بکەین و چی پێشکەشکەین ئەمانە دەکەوێتە سەر ئەوەی شاشانەی کە دەکرێت تەلەڤیزۆن ڕکابەری نەبێت بەڕستان پسپۆڕەکە لە باری کۆمیونیکیشنە کە یەکێکە لە پایەگرنگەکانی قسەکردن و ختاب لەگەڵ وەرگرە ئەم ئامرازی کە هەیە و باسی دەکەین و کاریگەرەکەی و شکۆکەی کە وەکو هاوکارم سەحر باسی کە وەکو خۆی ماوەتەوە توانێتی کۆمیونیکیشن لەگەڵ وەرگرەکان بکات فیدباکیش وەرگێتەوە کە ئەمرازێکی نێرەرە فیدباکەکە ڕەنگە لە ڕێی تەلەڤیزۆنەوە نەتوانین ئێستا سۆشیال میدیا پیا بۆ وەرگرتنەوەی فیدباکەکە شتێکی دروستە ئێمە کە زۆر جار ینی بە هەر ڕوونکردنەوەیکیش بم بۆ بینەرەکانمان
داوای ئەومان لێکە نەڵێ ئێوە لە سوشال میدیا تۆزێک لاوازن ڕخنابێت لە خۆشمان بگرین و ڕخنەش قبول بکەین بەڵام ئێمە فیدباکی سوشال میدیا بە وەرگری خۆمان بزانین تەنها لە ڕێ ئەم شاشەوە تەماشامان دەکا یاخودنا بە پرسیارەکەم بوونا بەڵێ زۆر وازەها دەست خۆش بێ پرسیارێکی جوانە بەڕاستی بەس ئێمە کە باسی پرۆسی کۆمونیکیشن دەکەینەوە نیە یەکێک لە فەیلسوفەکان کۆمونیکیشن وا پێناسە دەکا ئەمڕۆ بتوانێت کۆمونیکیشن نەکە کەواتە یعنی تۆ کۆمونیکیشن پەیوەندی نییە لێرەدا کۆمونیکیشن لەگەڵ خودی خۆتە یعنی لەگەڵ خودی خۆت پەیوەندی ناکەی وانە تۆ دەتوانی پەیوەندی نەکەی بەڵام ناتوانانی کۆمونیکیشن نەکەی دەتوانی ئێستا لەگەڵ من لە دەرەوە پەیوەندی نەکەی لەگەڵ ئەم شاش بەڵام دەتوانی لەگەڵ شاشەکە پەیوەندی نەکەی بەڵام لەگەڵ خۆت کاتێک کە ئەم داواکاری لە تۆ دروست دەبێت ئەم کۆمونیکیشنی خۆ دروست دەبێت شاشەیەکە بەرامبەرە لەگەڵ شاشەیە کۆمونیکیشن دروست دەبێت ئێمە چۆن بتوانین ئەم کۆمونیکیشنە دروستکەین یعنی ئێمە کاتێک دەتوانین تەنها ئەو کاتەکە بتوانین ئەم ئامارەمان لابێ ئەمەی کە ئێستا لە دنیادا باوە چەند خەڵک ئەم بەرنامەیە دەکاتەوە چەند کەسەی ئەم تەلەڤیزیۆنە دەکات ئەم کات ئێمە دەتوانین پێم وابێ ئەم تەکنەلۆجیاش زۆر دەمەکە لە ئەوروپا ینی باسی 15 ساڵی پێشێستا دەکەین ینی کاتی ئەوە هاتووە کە بتوانین ئەم تەکنەلۆجیاش کە لە کوردستاندا لە تیڤیەکاندا کاری پێ بکرێت کە چەند ماڵسەریی بەرنمەیەک دەکا بۆی ڕێک ئێمە زەوق و نەسی جەماوەر زیاتر دیاری بکەین بۆی کە چی دەوێتەوە ئەوانە بەڵام هەموو کاتێک ئەم شاشەی ئەم پەیوەندی کە لەگەڵ تەلەڤیزیۆن زۆر جیاوازە ینی ئێمە دەبێت سەری ئەم دراساتانە بکەین تۆ بەرامبەر شاشەیەکی بچووک دەتوانی فڕیدەی دەتوانی لای بیت بێتاقەتت دەکا بێزارت دەکا بەڵام تەلەڤیزیۆن خۆ تۆ ناتوانی فڕیدەیە دەرەوە خۆ ناتوانی یعنی بەدیان ینی دەتوانی بیشکێنی دەتوانی بشکێنین بەڵێ دەتوانی کەرەسەیەکی زۆر جیاوازی بن سەیری بکەین ئێمە دەبێت لە ڕووی بەڕاستی لە ڕوانگەی خۆمانەوە چونکە دیراساتی قوڵمان نییە لەسەر ئەوە دیراساتی زۆر وردمان نییە لەسەر ئەوەیە کە تەلەڤیزیۆن گرنگی چەندە و خەڵک چۆن سەری تەلەڤیزیۆن دەکا ئێستاش با بین با بزانین داخوا لە ڕۆژێکدا لە سلێمانی چەند تەلەڤیزیۆن دەفرۆشرێت چەند تەلەڤیزیۆن و ئامێر دەفرۆشێت و چەند مۆبایلیش دەفرۆشێت یعنی من گومانم لەوەیە کە ئامێری تەلەڤیزیۆن زیاتر دەفرۆشێت چەند گۆڕانکاری دەبێت چەند خەڵک ئێستا ئامێرێکی لەم ئامێرە زیرەکانی کە ئێستا هاتوون بە هەردوو سامسۆنگ و ئایفۆنەوە لەوانەیە زۆر گرامن بەڵام تیڤە کە بە ئەو پەڕی کوالیتێ لەوە هەرزانتر بێ خەڵک دەچێمە دەکرێت یعنی ئێستا لەوانێت تیڤەکیش بەز نەبێت زۆربەی ماڵی کوردوانی پێویستە چونکە لەوانەیە لە ڕووی پەروەردەیەوە باش نییە بە دڵنیاییەوە بۆ مناڵەوە لەوانەیە بابەتێکی کە بێ بەڵام لە هەمان کاتیشدا دەفرۆشتێت یعنی کەواتە تیڤ هەتاوەکو ئێستا ئەو ئامێرەیە ئەم پەیوەندیە ئەم پردی پەیوەندی نێوان جەماوەر و ئەوەیە ئەگەر تیڤ نەبێ من تەسەڵ دەکەم کورسات تا ئێستا لە دڵی خۆیدا ینی خەڵک ینی بۆتە بەرنمەیەک لەوانەیە من زۆر بەرنامە هەیە لە نەم سادا کە سەیرم دەکرد ینی وەکو شتێکی لە هاتبوو لە ژیاندا کە دەبووایە ئەو بەرنامە ببین چونکە هەستم دەکرد کە گەشە دەکەم لەگەڵ ئەم وشانە هەست دەکەم کە دەتوانم بەرەوە پێشەوە بچم بە هەمان شێوە بەدەیان بینەر هەیە بۆ هەر یەکێک لە بەرنامەکانی کورسات تەسەڵ دەکەم لەوانی خۆی ئامادەکرد بێت چونکە هەست دەکە کە پڕ دەبێت لە زانیاری لە ڕێگەی ئەوانە زۆر سپاس